ئێمە وەکو بەشی کاری کۆمەڵاتی کۆلێژی زانستە مرۆڤاتیەکانی زانکۆی سلێمانی لە قۆناغی 34 بابەتێکمانێ بەنای ڕاهێنانی مەیدانی کە تیا خوێندکارەکان بۆ ماوەی ساڵێک لە دام دەستگا ئەهلی و حکوومیەکانە بەردەوام کارەکەن تاوەکو شتە تیۆریانەی کە فێرمان کردوون بە شێوە پراکتیکەکە جێبەجێ بکەن و ئێمە زۆر سپاسی خوێندنگای کورجینیەسەکەین کە ئەم ساڵ کۆمەڵێک لە خوێندکارەکانمانیان وەرگرت و کۆمەڵێک زانیاری بە سوودیان پێبەخشین لە ڕووی تیۆریەوە هەم لە ڕووی پراکتیکیەوە و من وەکو سەرپەرشتیاری ئەو خوێندکارانەی کە لە قوتابخانەی کورجینیەسین پێیان خۆش بوو کە چالاکیێکی خێرخوازی ئەنجام بن کە تیابریتێ لە کردەوەی پێشانگایەکی کتێب و فرۆشتنی کتێبەکان و دوجار پارەکەی ئەچێتە سندوقی خێرخوازیەوە. قوتابخانەی کورجینیەسی بنەڕەتی هەستاین بەکردنەوەی پێشنگایەکی تایبەتی کتێب کە سێ دەستگا هاوکاریان کردوین، دەستگای جەمال عیرفان، چاپ و بڵاوکراوی سلەیمانی، زایدەن دەستگای چاپ و پەخشی سەردەم، هەر یەکەیان بڕێک لە کتێبیان بۆ ئێمە دابین کردووە بەبێ بەرامبەر. ئێمە لەم پێشنگایە ئەم کتێبانە بە نرخێکە لە 2000 دینارەوە دەست پێیەکە، چونکە ئێمە بۆیە نرخمان لەسەر کتێبەکاندا ناوچووە کارێکی خێرخوازە بۆی خەڵک خۆی ئازاد بێ چەند بڕێک پارەدانێ. کۆی داهاتی ئەم پرۆژەیە هەمووی بۆ پرۆژەی بۆ کارێکی خێرخوازی بەکارهێنرێ کە دواتر لەگەڵ بڵێ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانە بە هاوکاری ئەوان دواتر ئەمە ئاگەیەنرێتە ئەو شوێنانێکی پێویستیان پێێتی.